پۆلی 12 و موبایل دووشتی دژیەکن خۆم لەسەر لافە ئیشەکەم وەسای لەفەم توانیم ئەو کۆنمرە بەدەستێنم هەمووی بە فەستی خوایە و هەروەها یارمەتی دایکم کە هەمیشە لە پشتم بووە و حەزم لە بەشی فڕۆکەوانیە کاتێک دەرەجەکەم هاتووە یەکسەر خوێن بۆ کار یەکسەر امتحانی 12 تاوە ئێستا چوون بۆ سەر کاری خۆم کە من خۆم لەسەر لافە ئیشەکەم وەسای لەفەم پێشتر هەر لەوێ بوومە و بۆ پێش پۆلی 6 هەر لەوێ کارم کرد پۆلی 4 من ساڵێک نەمخوێنە بۆ هۆی باریدارایی بۆیە ساڵێکم خۆتارەوە بینە خەریک و ئیشم دەکرد لە ئەلوە پۆلی 12 و موبایل دووشتی دژیەکن لە هێرچی شێوەیەک هەوڵدەن موبایل بەکارمێنم خۆ من ساڵی پار و پێراریش 2 ساڵ موبایلم بەکارهێناوە لە بەرەوەی پۆلی 6 ڕاستی من سەرەتا یەکەم ساڵ بوو موبایلێکم پێ و ئاوا کردم کەسە کوتامەزەیشکان ئەمیست پرسیاری ئەوە لێ بکەم ئەبی بە دکتۆر وەڵی خۆم حەزم لە چۆن بڵێم حەزم لە بەشی فڕۆکەوانیە بەشی فڕۆکەوانیش پێویستی بە کۆنمرە و عەدەل نییە تەنها پشتگیریەکە لەلایەن هەرێمی کوردستان ڕاستی ساڵی پار من کۆنمرەی 97.33 بوو زۆرش بوو بەڵام بەداخەوە کە هیچ لایەنێک هیچ کەسێک نەهات جواب یاخود چەنابتەنەوە یەکەم کەناڵن کە هاتم بۆ لای من دەنگێ ماگەێنن هیچ کەسێک نەهاتە جواب بۆی پێم بڵێ ئەحمەد تۆ حەزت لە چییە تەوێ بۆ تەبعام بخوێنی حەزت بۆ تەبعامە ڕاستی من خۆم بەشم حەزم لە بەشی فڕۆکەوانیە